مەبەستمە لە ساڵڕۆژی ڕۆژنامەگەری کوردیدا لەگەڵ بەڕێز ڕەحمان غەریب بەرپرسی سنتەری میترۆ قسە بکەم لە سلێمانیەوە لەگەڵما. کاک ڕەحمانم کاتت باش، سوپاس کە ئامادەیت لەگەڵمان جەژنت پیرۆز بێ. با لە پەیامەکەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانەوە دەست پێ بکەم کات دەڵێ ئومێدەوارم میدیا ئامانجی ڕاست و دروستی خۆی بپێکێت لە گەیاندنی زانیاری دروست و ڕاست. دەمەوێت بپرسم کە بۆچی میدیا لە ئامانجە سەرەکیەکەی خۆی لای داوە کە گەیاندنی زانیاری ڕاست و دروستە؟ منیش پیرۆزبایی لە تۆی بەڕێز و لە هەموو ڕۆژنامەنووسانی کوردستانەکەم بە بۆنەی جەژنی ڕۆژنامەگەری کوردی و سەری ڕێز و نەوازش وە شەیدای ڕۆژنامەگەری دانەوێنم چاوانی لە شاخ شەید بوون، چاوانەی لە دوای ڕاپەڕینەوە تیرۆر کران. لە ڕاستیە پەیامەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، پەیامەکەی سەرۆکی هەرێمی کوردستان هەردووکیان دوو پەیام لە دوو شوێنی زۆر ڕەسمی هەرێمی کوردستان بەرزی هەرێمی کوردستان دەرچووە، شتێکی گرنگە، خاڵی گرنگ و خاڵی جەوهەری زۆری تایە. بەڵامەوەی کە پرسیارەکەت کرد سەوارەت بە پەیامەکەی سەرجەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، ئەوە پێم وایە ینی ڕۆژنامەنووس بڵێ ئەبێ پابەند بێ چۆن ئەرکی لەسەر شانە، یعنی چۆن واجباتی یعنی چۆن حقوقی هەیە، ئاواش ئەرکی لەسەر شانە. حقوق و امتیازاتی ڕۆژنامەنووسان دیارە، نابێ هەر باسی حقوق بکەین، ئەبێ باسی ئەوەش بکەین کە چه ئەرکێکمان لەسەر شانە. جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان باز لە ئەرکەکانی ڕۆژنامەنووسانەکە، ئەمە شتێکی زۆر زۆر گرنگە بیرمانە خاتەوە. بەڵام ئێمەش ئەمانەوێ بیری جەنابی سەرۆکی حکوومەت بیر بخەینەوە کە حکوومەتیش و دەستگا ئەمنیەکانیش وانەی پەیوەندیدارن بە ئەرک و کاری ڕۆژنامەنووسی، وانیش ئەرکیان لەسەر شانە پێویستە جێبەجێ بکەن. ئێمە لە ساڵی ڕابردووە باسمان لە راپۆرتی خۆمانە باسی ئەومان کردو کە هێزە ئەمنیەکان لە ئەرکەکانیان هەڵدەگەڕێنەوە لە برەوەی پارێزەری یاسا بن، یاسا دەشکێنن. بەڵام ئازادی ڕۆژنامەنووسی زیادی نەکردووە کاک ڕەحمان، ینی خۆتان ماوەیەک بەر لە ئێستا سەرۆکی بەشێک لە میدیاکان، بەشێکی زۆر لە میدیاکانی کوردستان لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران کۆبوونەوە، ینی باسی لە ئاستەنگەکانی ڕۆژنامەگەری کرد لەگەڵتاندا. بەڵێ جەنابی سەرۆکی حکوومەتمان چەند جارە بینی وەکو سنتەری میترۆ، چ بە کۆمەڵ و چ وەکو سنتەری میترۆ بە تایبەتی چوینە بۆ لای راپۆرتی سنتەری میترۆمان پێشکەش کردووە، باسمان لە گرفت و ئاستەنگەکانی بەردەم کاری ڕۆژنامەنووسی کردووە. ئەویش لە قسەکانیە خۆ لە میدیاکانە هەمووی بڵاو بۆیەوە سەبارەت بەوەی ڕای ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستان چییە. بەڵام کە کاتێک ڕای ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی ئازادی ڕۆژنامەنووسیە، سیاسەتی ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتیە لە ئازادی ڕادەربڕین، ئۆکەی ئەمە شتێکی زۆر زۆر گرنگە. بەڵام ئەمانەیە لە ئەرزی واقعیش ئەمە ببینین بەوەی ئەو کەسانەی کە دەستدرێژیەکەنە سەر ئەم سیاسەتە، ئەو کەسانی کە ئەم سیاسەتە جێبەجێ ناکەن لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانە لە پێنەدانی زانیاری، لە پێشێرکردنی ئازادی ڕۆژنامەنووسی، ئەمانش بچنە چوارچێوەی لێپرسینەوە. ئەو کاتە قسە و کرداریش وەکو یەکە بن. یعنی ئێمە ئەمانەوێ قسەکانی جەنابی حکوومەتی هەرێمی کوردستان، سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەرزی واقع هەز بێ بکەین بەوەی کە ئێمە کۆمەڵی گرفتمان هەیە لەگەڵ هێزە ئەمنیەکان لە زۆر قۆناغ و وێزگەیە ئاسانکاری بکرێ و ئەو تونگوتیژیانەی کە لە ڕابردوو کرا بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لێکۆڵینەوەی جددی لەسەر بکرێ. بەما بێگومان لەوەی ینی پێداگری زیاتر دەکرێت کە ئەمە سیاسەتی ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە پێمان وەکوسەرۆ بە هەنگاوی گرنگی ێزانین ئەم قسانە. زۆر باشە. ئەگەر فەوزا و ناشێواویەک هەبێت لە کاری میدیاییدا ئێستا پێویست ناکە ڕێک بخرێتەوە، یان چی بکرێت بۆ ئەوەی کە میدیاکاران پیشەیانەتر کار بکەن؟ ئاماژەم بۆ کرد کە یاسای کاری ڕۆژنامەنووسی تەنها حقوق و امتیازات نییە، وەکو واجباتە پابەندبوونە بە ئیتیکی کاری ڕۆژنامەنووسی. ڕۆژنامەنووس نابێت درۆ بکە، نابێت ناهاوسەنگی بکە، نابێت پارە لە خەڵک وەرگێ، نابێت شوقە لە خەڵک وەرگێ، نابێت لەگەڵ دەستگای ئەمنی دەستێکەڵ بکە. ڕۆژنامەنووس نابێت ناڕاستی بڵێ، ڕۆژنامەنووس نابێت چاواشەکاری بکە، هەواڵی درۆ بڵاو کاتەوە،
ڕۆژنامەنووسە بێ پابەند بێ بە شەرەفی کاری ڕۆژنامەنووسی هەموو ئەمانە ئەرکن لەسەر ڕۆژنامەنووسە بێ جێبەجیانکە لە پاڵ ئەوەی کە ئیمتیازاتی هەیە ئێمە نابێت تەنها باز لە ئیمتیازاتکەین ئەبێ باز لە ئەرکی سەرشانی خۆشمان بکەین کە باز لە ئەوەکەین فەوزایەکەیە لە ناو ینی میدیای کوردستانیە هەندێک جار بەکارهێنانی وشەی فۆزا و بەکارهێنانی دەستەواژەی فۆزا پێم وایە بە شکلە لە شکلەکان گەمارودانی ئەو ئازادی ڕۆژنامەنووسیە کە لە یانمی کوردستانە هەیە ئەو فۆزاکە هەیە بەڕێی ئێمە وەکو سەنتەری میترۆ بەڵێ قسەکە تەواو دواتر پرسیارە کاکە فەوزاکە یەکێتی پارتی لێ بەرپرسا فەوزاکە ڕۆژنامەنووسەکانی ئەوانەی کە پاریان بۆ ڕژێنراوە لەلایەن یەکێتی و پارتیەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان و هەرێکی پەیجێکی دروست کردووە مەجموعەی ڕۆژنامەنووسی لە باسی زۆرێک لەو پەیج و لەو میدیانەی کە باسی دەکەیتانی ناکەم بەڵێ بەشێکیان ینی بێخاوەنن کەسەکان ئەو کەسانی کە لە پشتیانن ئاشکرانین ینی خۆشتان دەزانن کە باگوێت لێم بێ زۆر باشە خۆشتان دەزانن کە بەشێک لەو فەوزایە زیاتر لە ڕێگەی ئەو پەیجانەوە ئەو سۆشیال میدیاوە دەکرێت چۆن ئەمە ڕێگەخرێتەوە چۆن ئەوە ڕێگەخرێتەوە زۆر تەواوە ئەوە بە پێی یاسای کاری ڕۆژنامەنووسیە بە مامەڵە لەگەڵم دیاردەیە بکرێ ئێمە لە ماوەی ڕابردووە بازە ڕێخستنی میدیا ئەلکترۆنی کرا یاسایە پێشکەش کرایانی پرۆژە یاسایە سەرنجمان زۆر کردە سەری سەرنجمان زۆر هەبوو لەسەری شتێکی ئاوا لە ئارایە بەڵام ئێمە پێمان وایە یاسای ڕۆژنامەنووسی کە باز لە دەستگاکانی ڕاگەیاندنەکە یعنی تەنها باز لە دەستگای ڕاگەیاندنی نووسراو ناکە باز لە کاڵەی دەستگای ڕاگەیاندن کوردستان 24 دەستگای ڕاگەیاندنە و ڕۆژنامەی هاوڵاتیش دەستگای ڕاگەیاندنە و ئاوێنەش دەستگای ڕاگەیاندنە و خەباتیش و کوردستانی نوێ و یعنی باسی و ڕادیۆی گەلی کوردستان و ڕادیۆی کوردستانیش کە ئێستا راپۆرتانە سەرکردەوەیش دەستگای ڕاگەیاندنن واتە تەنها نووسراو نییە بەڵکو دەستگا ئەلکترۆنیەکانی شەکەوەنی کە پەیوەندی میدیا و زانیاری میدیان و زانیاری بڵاوەکەنەوە واتە لە چوارچێوەی کاری ڕۆژنامەنووسی مامەڵە لەگەڵ ئەم دەستگایانە بکرێ و ڕێک کارەکانیان ڕێک بخرێ ئێمە جارێ لەگەڵ ئەوە نین بە ناوی یاسای ڕێخستنی میدیا ئەلکترۆنی و کۆتوبەند و ڕۆژنامەنووسان دروستکەین باشە کاک ڕەحمان پاکێجەکەی پێشەوەی کە من و تۆ قسە بکەین بینیت ینی گەیشتونەتەوە بیرروڕایی کە ڕۆژنامەنووسانی بیانی میدیاکارانی بیانی کە لە هەرێمی کوردستان کارەکەن کەمتر ڕوبەڕووی پێشێلکاریە بنەوە خۆشان ئەوە دەڵێن کە ئەوان پابندن بە ئیتیکی کاری ڕۆژنامەوانیەوە بۆیە بەو شێوەیە لەسەر ئەمە چێڵێن مەرجی نییە ئەوە قسە مەرجی نییە مطلقاً ئەم قسەیە ڕاست بێ یعنی ڕاستیەکی نسبێتێکی لە ڕاستیتیایە بەڵام خۆ دەنگی ئەمریکا میدیایەکی بیانیە لە هەرێمی کوردستان ئیشەکە و میدیایەکی پرۆفیشناڵە بەڕێی من و تۆ یعنی بەڵام پامنێرەکانیان لە هەولێر لە سلێمانی تووشی پێشێلکاری بوون و لە راپۆرتەکانی سنتەری میتۆش ئاماژەیان پێکراوە واتە مەرج نییە هەموو پێشێلکاریە پەیوەندیدار بێ بە یعنی بەوەی ئیتیکی کاری ڕۆژنامەنووسی بەزێنراوە بۆیە تونگتیژی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کراوە لە ڕاستیان نابێ بەزاندنی ئیتیکی کاری ڕۆژنامەنووسی یاخود ناپیشەیی بوون لە کاری ڕۆژنامەنووسی یەکسانکەین بە بەکارهێنانی تونگتیژی بەرامبەر ئەو ڕۆژنامەنووسانە ئێمە بۆیە ئاسامان هەیە پەیوەندی من و تۆ پەیوەندی ڕۆژنامەنووس و حکوومەت و دەستگاکانی ڕێک بخات نەک پۆلیس بەدەست یعنی بە شەق و بە کوتەک لەگەڵ ڕۆژنامەنووس و لەگەڵ چالاکوان و لەگەڵ خۆپیشاندەر مامەڵە بکە ئەم تونگتیژە مەرفوزە حەقا حکوومەتی هەرێمی کوردستان بەجددی بیت لە مۆزوع بکاتەوە من ئەم پەیامە بگا بە هەموو ئەوانەی خەمخۆرن بۆ دیموکراسیە لە هەرێمی کوردستان بۆی کوردستان بێ بە مەشخەڵی ئازادی مەشخەڵی دیموکراسیە لە عێراق و لە ناوچەکە ئێمە مۆزوعی ئازادیەکان ڕێک بخێنەوە بە تایبەتی مۆزوعی ئازادی ڕادەربوونی و ئازادی ڕۆژنامەنووسی بزانین کەم و کورتەکان لەکوێن بزانین ڕاستپاردەی ئەو ڕێکخراوانەی کە خەمخۆرن کە بە تەنگی ئەوۆن کە بارودۆخەکە چاکرێ گویان لێ بگیرێ و حکوومەت بەڕەسمی
یعنی دان بەوە بنیە کە غەڵەتێک هەیە لە مۆزوعە تەنها خەتای ڕۆژنامەنووس و دەستگاکانی ڕاگەیاندن نییە بەڵکو وەکو وتمان ئەگەر سیاسەتی ڕسمی حکوومەتیش نەبێ مۆزوعی ئەم تونگوتیژی کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسانەکەی ڕۆژانە ئەبێ حکوومەت بێتە سەرخەت و ئەبێ خەڵکێک کە تونگوتیژیەکە لێپرسینەوەی لەگەڵ بکرێت یاسای لەگەڵ بەکاربهێنرێ بۆ ئەوەی ئەو راپۆرتە نێودەوڵەتیانەی ڕخنە لە هەرێمی کوردستانەگرن و باز لە خراپی باری ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستانەکەن کەم بکرێنەوە تا بە ئەندازەی سفرکردنەوەی ئەو ڕخنە و پێشێرکارانەی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئێمە کە قسە ئەەکەین ڕخنە ئەگرین دوژمنی هەرێمی کوردستان و قوارەی هەرێمی کوردستان و نیشتیمانەکەی خۆمانین خۆشمانەوەی خەباتمان بۆ کردووە ڕخنانگرین لە حکوومەتەکەی خۆمان لە دەسەڵاتی خۆمان بە ئامانجیەوەیە کە چاشیکەین کە میوانم بوویت بەڕێز ڕحمان غەریب بەرپرسی سەنتەری میترۆ لە سلێمانی لەگەڵم بووی دەستخۆش.